دکتۆر ئەحمەد جەمال محەممەد هەرتەلی ناسراو بە دکتۆر ئەحمەد جەمال هەرتەلی بانخواز و شارەزا لە بابەتە پەروەردەیی و خێزانیەکان هەڵگری بڕوانامەی دکتۆرایە لە یاسا و شەریعە خاوەنی چەندین بڕوانامەی ناوخۆیی و نێودوڵەتیە لە بوارەکانی ڕایەنان و گەشەپێدانی مرۆیی و خودناسی و هونەری دەربڕین و ئەتەکێت و پلانی استراتیژی و TOT بەشدار بووە لە چەندین کۆنگرە و کۆڕبەندی ئاینی و زانستی لە ناوخۆ و دەرەوەی وڵات و بەشداری کارە و پێشکەشکردنی وتە و وتارتیاندا دامەزرێنەری بنکەی ئیستیقامە بۆ لەبەرکردن و فێرکردنی قورئانی پیرۆز خاوەنی چەندین مۆڵەتی جیاوازە لە جوان خوێندنەوەی قورئان بە قیراءە جیاوازەکان و ئیجازەی سەحیحی بوخاری و چەندین مەتن و کتێبی جیاواز لە زانستەکانی فقه، ئوسوڵ، حەدیث، فەرمودە و قەواعید اللغة العربية خاوەنی چەندین بڕوانامەی سوپاس و پێزانینە لە وەزارەتەکانی پەروەردە، ئەوقاف، کاروباری کۆمەڵایەتی و ڕێکخرا و سەنتەر و ئۆفیس و دەستگاکانی ڕاگەیاندنی ناوخۆ و دەرەوە خاوەنی چەندین دیدار و بەرنامەی ڕاستەوخۆ و تۆمارکراوی تەلەڤیزیۆنی و ڕادیۆ لۆکاڵی و ئاسمانیەکانە خاوەنی نووسینی چەندین وتار و ستونە لە گۆڤار و بڵاوکراوە جیاوازەکان ڕۆڵ و بەشداری کارای هەبووە لە ڕاهێنان و هۆشیارکردنەوەی توێژەکانی کۆمەڵگا بە پێشکەشکردنی چەندین کۆڕ و سیمینار و وەرکشۆپی گشتی و تایبەت لە خوڵ و خێوەتگە ناوخۆیی و ناوچەیەکان و دەرەوەی وڵات بەبێ جیاوازی سەرپەرشتیار و نوێنەرایەتی چەندین ستاف و تیمی گەشتیاری کارای کردووە لە ناوەندە ئاکادمی و زانستیە ناوخۆیی و نێودوڵەتەکان لە ناوخۆ و دەرەوەی وڵات.